بەبوونەی ساڵڕۆژی دەستپێکردنی گۆڕان لە کای سیاسی لە هەرێمی کوردستان کە لە 25 حوتی 2009 بەشداری خولی سێمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کرد سەرکەوتێکی گەورەی بەدەزێنە ژمارەیەک لە ئەڵسوڕاوانی بزوتنی گۆڕان ڕێخەری ژوورەکان هاتوونەتە سەر گڵکۆی ڕۆنشاد نەوشیروان مستەفا کە بەیەکێ لە 25 حوت بێکێ لە دەستکەوتەکانی خەباتی سیاسی و مەدەنی پەرلەمانی داهاتن دەچمە لای بەشە لە کاک سەفین کێنن بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتایە 25 حوت چی پامێکە بگەێنی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم بە بۆنەی 25 حوتەوە کە ڕۆژی سەرکەوتنی لیستی گۆڕان بوو بێگومان بزوتنەوەی گۆڕان و دامەزراندنەکەی ڕووداوێکی گەورە بوو لە مێژووی کورد و تقریبا گەورەترین حەدەث بوو بۆەوەی کە خەباتی مەدەنی پێشخست و ئاراستەی ململانەکانی گۆڕی لە ململانەی چەکداریەوە بۆ ململانەی سیاسی و ململانەی مەدەنی ئەو ڕۆژە لە هەموو گەل پیرۆز دەکەین و داواکارم لە هەموو گۆڕان خوازەکان لە هەر شوێنشی دنیا هەن لە گردەکان یان لە دەرەوەی گردەکان بێن پەیامەکەی کاگنەوشیروان و 25 حوت و بەرنامەکان و نەخشە ڕێگای چاکسازی گۆڕان جێبەجێ بکەن. پلانی داهاتوی گۆڕان چێبێت کە دووە بژاردنمان لە پێشە لە ڕاگەنراوەکەم پێشەی بزوتنی گۆڕانش داهاتووە کە پێویستی بە خۆداچوونەوە و خۆڕێخستنەوەی بزوتن بێگومان پەیامەکەمان هەر درێژەدانە بەو خەباتی مەدەنیە و درێژەدانە بەوەی کە دژی گەندەڵی و پێشخستنی دموکراسیەت و پرۆسەی دموکراسی لە کوردستان بە ڕێگای مەدەنیەکان بێگومان و بەشداریکردنە لە هەڵبژاردنەکان. بەڵاگە دەرخەتەبێت دەچمە لای ژمارەیەکی تیان کاک سڵاو دەبێت لە ڕاگەنراوەکەی بزوتنەوەی گۆڕاندا دەڵێن بەدیلی گۆڕان هەر پرۆژە سیاسی نیشتمانەکەی بزوتنەوەی گۆڕان ئەمێ پەیامی تۆ بزانەوە وەڵا ئەمڕۆ ڕۆژی سەرکەوتنی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان واتە ڕۆژی بەڕەسمی بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕانە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. جێی خۆیەتی سوپاس و نرخاندن و پێزانین بۆ هەموو ئەو خەڵکانە ئەو جەماوەرە پان و بەرینەی هەرێمی کوردستان ئەگەر لە هەر خولێکی هەڵبژاردنە دەنگیان بە بزوتنەوەی گۆڕانداوە دەنگیان بە کاندیدێکی بزوتنەوەی گۆڕانداوە لە مەجلیسێکا قسەیەکی خێریان بۆ بزوتنەوەی گۆڕان کردووە. ئەم حرەکەیە هەمومانە ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە ئەم پرۆژە نیشتیمانیە هەم دەردەکانی دیاری کردووە هەم دەرمانەکەشی داوە لەبەرەوە دۆخی سیاسی کوردستان ئەو ئاڵنگاریانەی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی پرۆسەی سیاسی بۆتەوە دۆخی کورد لە ناوچە جێناکۆکان لە کەرکووک و لە محافەزەکانی سەلاحەدین و نەینەوا و لە هەموو شوێنانی تر دۆخی کورد لە عێراق و ئاڵنگاریانی ڕوبەڕووی کورد لە ناوچەکە بێتەوە هەمووی دەخوازێت کە ئەم پرۆژە نیشتیمانیە پشتگیری بکرێ بەهێز بکرێ. بۆچی پێویستە پشتگیری بکرێت؟ چونکە هەرێمی کوردستان ئێستا بۆیە لاوازە چونکە بەرنمەکەی بزوتنەوەی گۆڕان جێبەجێ نەکرا چونکە دامەزراوە نیشتیمانیەکان بەهێز نەکران چونکە بیری حزبی زاڵکرا بەسەر بیری حکومڕانیە چونکە وەکو پێویست نەمانتوانی وەڵامی خەڵکەی خۆمان بینەوە چونکە حکومت نەیتوانی وەکو پێویست حکومەتی هاوڵاتیان بێت دامەزراوەکان نەیانتوانی وەکو پێویست وەڵامی داخوازیەکانی خەڵکی کوردستان بنەوە. لەبەرەوە ڕۆژێکی گرنگە سەرکەوتنی هەموو ئەو خەڵکانەیە کە پێیان وایە پێویستە هەرێمی کوردستان باشتر بکرێ بەتابەت کە ئێستا ئێمە لەبەردەم کۆمەڵێک مەترسی و ئاڵنگاریین لەبەردەم هەڵبژاردنێکی چارەنووسازین کە 20 ساڵە لە کەرکووک نەکراوە لەبەردەم هەڵبژاردنێکی تری پەرلەمانی کوردستانین کە پێویستە ئەمە ڕەوایەتی حکومڕانی زیندوو بکاتەوە. بزوتنەوەی گۆڕان بڕوای بەیەکبوونە بڕوای یەکگرتووی گوتاری کوردستانیە لە کەرکووک و لەو ناوچانە بڕوای بەیەکەوە کارکردنە. ئێمە تا درزی پەیوەندیەکانمان فراوانتر بێ میلەتەکەمان قازانج ناکە میلەتەکەمان زەرە دەکا بەتایبەت ئێمە لە سەروبەندی 100 ساڵ سەدەیەک تێپەڕبوونە بەسەر لۆزانە ئەگەر پێشتر 100 ساڵ پێش ئێستا وڵاتە سەردەستەکان پارچەکانی کوردستانیان کردبێ بەش بەشەوە ئێستا بەداخەوە وای لێ هاتووە حزبەکان خەریکن کەرکووکەکەن بە دوو بەشەوە هەرێمی کوردستانەکەن بە دوو بەشەوە. ئەمە بەرپرسیارەتێکی نیشتیمانیە کە پێویستە هەموو هێزانەی تر لە پشتی گۆڕان و جەبهەیەکی فراوانی نیشتیمانی دروست بکەین کە چاکسازی بکەین کە ئیسلاح بکەین کە خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین ئەمەش بە بەهێزکردنی بزوتنەوەی گۆڕان نەکرێەوە. بزوتنەوەی گۆڕان سەنگەری بەرگریکردن لە خەڵکی کوردستانە کاتێ بزوتنەوەی گۆڕان بەهێز بوو خەڵک بەهێز
بەهێز بوو خەڵک لە شەقام دەنجی هەبوو پەرلەمانێکی کاراترت هەبوو حکوومەتێکە تەبوو زیاتر چاودێریەکە خەڵک دەنگی بەرزتر بوو بۆیە لەبەرەوە پێویستە ئەم پرۆژەیە بەهێز بکرێتەوە. کاک یاسین سەربەشایشی هەڵبژاردن پامی تۆ چییە لە 25 حەوت هەمووان بە دەستکەوتێکی مەزن و گەورەیە زانن یەکەم پارتی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لەم ساڵە دەدات بەڵێ لەم ساڵیادا ئێمە سەری ڕێزنەوازش بۆ ڕۆحی پاکی ڕەوانشاد نوشا مستەفا دانەوێنین کە لە با بڵێن لە بارگۆڕانێکی بەرچاوی ئەو کاتەیە لەگەڵ خۆی و هاوڕێکانی توانیان خەباتێکی نوێی مەدەنی بێن نەکایەوە کە ئەتوان بڵێم هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بۆ پشتیوان و پاڵپشتێکی بەهێز بوون بۆ ئەو خەباتە مەدەنی و توانیمان سەرکەوتنێکی گەورە تۆمارکەین لە میادەشە ئێمە پەیمانین بەڵێن دووپاتەکەین و کە بەردەوامی لەسەر ئەم ڕێبازە ئەم پەیامە و بەهێزی گۆڕان بەهێزی هەرێمی کوردستان و بەهێزی دەنگی شەقام و شکۆی دامەزراوەکانە هیوادارین لە داهاتووە بتوانین پارێزەری ئەم ڕێبازە بین. کاکنالی وەکیێ لە گۆڕانخوازە گەنجەکان کاکنالی پشدەری کە لە دەستپێکی بزنەوەی گۆڕانەوە کاکنالی بفەرموو بێرە پامی تۆ چێ لەم ساڵیا دەدەن سەرەتا پیرۆز بە یادی سەرەتای خەباتی مەدەنی ڕاستەقینە من دەتوانم بڵم لەم یادەدا دەتوانمەوە بڵم بزوتنەوەی گۆڕان قۆناغی جیاوازی تێپەڕاندووە و بڕیوە کە خۆمان نەزانین خۆناغی سەرکەوتنی بڕیوە کە هێنانە ئارای خەباتی مەدەنی بوو بەڵام لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان قۆناغی شکست دەبرێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمەمانان خەیاڵمان لایبەت و کاری بۆ بکەین ئەوەیە کە ئەو ئەمانەتیە ئێستا کەوتۆتەوە سەر ئێمە و کەوتۆتە سەر ئەستۆی ئێمە و پێوەستە بەوەی کە ئێمە چۆنچۆنی کارەکانمانەکەین تا بتوانین بزوتنەوەی گۆڕان ئەو شکستی کە بزوتنەوەی گۆڕان هێناوەتی بگۆڕین بۆ سەرکەوتن چونکە جگەلەوەی کە کەوتۆتە سەر ئەستۆی ئێمە کەوتۆتە سەر ئەستۆی هەموو مرۆڤێکی نیشتیمان پەروەر کە بیوێت پەرە بە ئاشتی کۆمەڵایەتی بە بە یەکسانی بە بە دادپەروەری بە بە یەکبوون بە بە یەکڕەنگی بە بە یەکدەنگی بە چونکە تەنها ئەو بەرنامە ڕامێرەی بزوتنەوەی گۆڕان کە بەرهەمی عەقڵی کاکنەوەی شا مستەفایە دەتوانێت بگەێنێتە کەنارێکی ئارام و پشتیوان بەخوا شکست دەگۆڕین بۆ سەرکەوتن. ئێشتا بەرنامە نیشتیمانی و سیاسەکەی بزوتنەوەی گۆڕان جێی ومێدە لای من پێم وایە ئێستش خەڵک لە ناخەوە دەزانێت کە بەرنامە ڕامیارەکەی بزوتنەوەی گۆڕان هەر جێگەی ئومێدە و هەر و بەرنامەیە دەتوانێت بنەماکانی دەوڵەتی یاسایی و دەوڵەتی خۆشگوزرانی جێبەجێ بکات بەڵام پێویستمان بەوە هەیە کە ئێمە ئەو جوڵە ئاشتاوایی کە ئێستا هەیە پەری زیاتری پێ بدەین بۆی بتوانین بیگەێنینە سەرکەوتن. بەڵێەوەی گوێتان لێ بووتەی چەند هەڵسوڕا و ڕێخەری ژوورەکانی بزوتنەوەی گۆڕان بکە قسەیان لەسەر ساڵات دەگەکرد و بێکێک لە دەستکەوتە گرنگەکانی مێژووی سیاسی هەرێمی کوردستان ئەندانەکە دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بوو. بەڵێ دیارە دروستبوونی یاخود بڵێن بەشداری کای سیاسی بزوتنەوەی گۆڕان لە 25 حەوتدا بە سەرکەوتنێکی مەزن ئەژمارە پێوە بزوتنەوەی گۆڕان بۆ یەکە پەردەوە سڵاو دەبێت پەیامی تۆ لە 25 حەوتاچی 25 حەوت هەمان بە دەستکەوتێکی سیاسی وەرچەقانێکی گەورە و گرنگی مێژوویدانە لە هەرێمی کوردستان کە ئەوش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و پاش بەشداریکردنی لە هەڵبژاردنەکانی خولی سێم والله من بەنسبەت خۆمەوە ئەو برادرانە هەندێک قسەیان کرد من نامەوێت دووبارەی کەمەوە ئەوەی ئەمڕۆ من خۆم بۆی هاتووم ومێدەوارم خەڵکی کوردستان هەر هەمووی پەیامی بزوتنەوەی گۆڕان لە 25 حەوتا جێبەجێ بکات پەیامی 25 حەوتی بزوتنەوەی گۆڕان خەڵک جێبەجێی نەکرد بۆ گۆڕان خۆشی هەندێک کەم و کوڕی هەبوو لە جێبەجێکردنیە و پەیامە ومێدەوارم بزوتنەوەی گۆڕان لە 25 حەوتا و ئەمڕۆ لەسەر گۆڕەکەی کاکنەوشیروان ئەو هەڵانەی کە خۆی کردوێتی بەسەریا بچێتەوە و بزانێ هۆی نوشستی بزوتنەوەکەش و خەڵقیش کە ئەو پەیامیان جێبەجێ نەکردووە گەشتوین بەکۆ ئەگەر بەسەر پەیامی 25 حەوتی بزوتنەوەی گۆڕانە بچینەوە بە دڵنیاییەوە هەموو کوردی استفاده ئەکات و گەینە ئاسێکی زۆر لەمە باشتر سوپاسدانەکەم. گۆڕان چ لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونا چ لە قۆناغی
چوونە نێو حکوومەتدا پاشەکشەی کرد لە ناجە سیاسەکەی خۆی حسابینی لە ناڕەزایەتەکاندا ئەوە ئەو نوێنەرانی گۆڕانن کە لە وەزارەتە جیاوازەکانە چ لە خۆپشاندانی سماقۆڵی چی لە پێنجێن چ لە دەربەنی خان حاڵی حازرێ سەر لە کفری وەزیرەکانی نوێنەرەکانی گۆڕانە بینی هاوشان لەگەڵ هاوڵاتی ناڕازیەکاندن ئەمە مانەوە نیە لەگەڵ بەرنامە سیاسەکەی لە ڕاستیە خۆی مانەوەیە بەڵام بەشداری لە حکوومەتێکە کە تۆ بتانی لە کاتی معارەزەبوون تا زیاتریشکەی من بە قەنەعاتی خۆم باشمان نەپێکا کاتی خۆی و ئێساژ سەردانی وەزیرەکانمان بۆ شوێنانە جێشانەزیە وەزیرەکانی ئێمە و کاربەدەستەکانمان هیچ خەلەلێکی گەورەیان نییە کە شایانی باز بێ بەڵام لەگەڵەوە شاگەل لە دەرەوە بوونایە دەنگیان بەرزترە بوو زۆر بۆ پەیامی گۆڕان باشترە گەشت گۆڕان لەم قۆناغا بێتە بەر لەم ساڵا دەمەزن گۆڕانە بێ بەسەر بەرنمەکەی خۆیان بچێتەوە ئەو بەرنامەی 25 حەودەمان بووە ئەوە جێبەجێکە هەوڵ بین بە یەکگرتوویی پەیامی بزوتنەوەی گۆڕان جێبەجێکەین و جۆ بەوە نەدەین چ لایەنێک لەلایەنە حیزبەکانی کە ئێمەی بەدڵیان بەدڵینی ئێمە گۆڕان بۆ ئەوە دروستبووین نەعەدالەتی نەیەڵین و نەعەدالەتی کەمی نەکردووە لە تەواجودی گۆڕانیشە ئەبێ بگەڕێنەوە سەر بەرنامە ئەسڵەکەی خۆمان ئەو بەرنمەیە جێبەجێکەین و چکە بۆ ئەوە دروست بوو ڕاگەانەوەی بزنەوەی گۆڕانی ژاوە هاتووە کە یەکێتی و پارتی وەک دوو هێزی دەسەڵاتدار نەگەر کارنامە سیاسی و نیشتمانەکەی بزنەوەی گۆڕانیان جێبەجێ نەکرد بۆکو بوونە لەمپەڕ و ڕێگیریش بە دڵنیایەوە بە هیچ جۆرێک نا پارتی و نەیەکێتی ڕێگە نادەن تۆ بەرنامە سیاسەکەی خۆ جێبەجێکەی چکە ئەوان بۆ ئەوە دروست نەبوون بەڵام ئێمە بەداخەوە بۆ ئەوە دروست بوو بووین ئەبواە لەگەڵیانە کارمان نەکردایە کارکردنمان نەبواە لە ئاسێکا بواە کە هەچ خەلەلێکمان بینی و بۆمان چار نەکرا لێی بەهاتینایەتە دەرەوە ئێمە بە عەقدێک بەشداری حکوومەت و بەشداری کارکردنمان کردبوو لەگەڵەوانە کە بە چەند مانگێک وە بێت چەند شتەیەک جێبەجێ کرێ کە بینیمانەوانە جێبەجێ نەکراوە ئەبواە لە کاتی خۆیان قسەمان هەبواە و بەهاتینایەتە دەرەوە گۆڕان بۆ ئەوە دروست بوو بە کرداریشکا بە فعلی جێ ئومێدی خەڵکە ناڕازەکەین تا ئەو کاتەی ئەمەش یان چاکترەکەین یان ئەگەر بەردەوام بین لەسەر هەندێک بێدەنگی بەرەو خراپتریە بین لەبەرەوە بێ کارکەین بەرنامەی بزوتنەوەی گۆڕان وەکو خۆی جێبەجێکەین و گوێ نەدەین بە هیچ تەنها جەماوەڕ نەبێت چکە گۆڕان لەبەر خەڵک دروست بوو لەبەر جەماوەرەکەی دروست بوو ئێمە بێ لەگەڵ جەماوەرەکەمان نابین نەک لەگەڵ دەسەڵات و پۆست و ئەوانە کە گۆڕان گوێی نەداوەتێ ئەبێ زیاتر گوێی نەیاتی بەڵێەوەی بینەر و بیسەری بوونەوەی بەشە لە هەڵسوڕاوانی گۆڕان و ڕێکخراانی ژوورەکان بوو وەخۆیان باسەکەن 25 حەوت بەشداریکردنی گۆڕان وەک یەکەم دەستپێکی کاری سیاسی لە یاریمی کوردستاندا دەستکەوتێکی گەورە و هێزگار گەورەیە لەبەرەوەی کە بۆ هۆی هەوێنی دروستبوونی یەکەم ئۆپۆزسیۆن لە یاریمی کوردستاندا کە لەسەر دەستی ڕەوانشاد نەوشیروان مستەفا خاوەنی نیو سەدە لە خەباتی مەدەنی بزوتنەوەکە دروست بوو دیارە لە بەیانێکی زۆر ناو بە ناو پەیدا بەشە لە گۆڕانخوازان سەردانی گڵکۆی ڕەوانشاد نەوشیروان مستەفا دەکەن ئەم ڕۆژە بە ڕۆژێکی مێژووی و گرنگ ناو دەبن